دوا بەدوای بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵی لە نێوەڕاستی مانگی 2 ئەمساڵ کە فرۆشتن و هەناردەکردنی نەوتی هەرێمی بەسەربەخۆ بە نایاسایی ناساند تا دێت کاریگەریەکانی زیاتر دەبێت. بە بڕوای پەرلەمانتاران پێویستە حکوومەت و پەرلەمانی کوردستان بە وریاییەوە مامەڵە لەگەڵ ئەو بڕیارە بکەن و سەرکێشانە لەگەڵ ئەو پرسا ڕوبەڕوو نەبنەوە. لە هەموو حاڵەتەکاندا ئێمە بێ دەرفەتی گفتوگۆ و مامەڵەکردن لەگەڵ بەخا بێتە ئاراوە، چونکە ئەو دەقوبەندانی کە لە دەستورا هەن لە بەڕێوەبردننی چێڵگەنەوتیەکانی هەرێم دەرفەتی ئەوەی تێدایە کە بە هاوبەشی هەردوو لا پێکەوە عێراق و هەرێمیش بگەنە ڕێگا چارەیەک. بۆیە بەڕای بەندە باشترین بژاردە بۆ هەرێمی کوردستان ئەوەیە بکەوێتە گفتوگۆیەکی جدیەوە لەگەڵ بەغا لەسەر ئەوەی کە بەهەدەردانی سامانی سروشتی لە هەرێمی کوردستان قسەی لەسەر ناکرێت. گەندەڵی تایە، بەهەدەردانی تایە، بەڵام مانای ئەوە نییە بڕیارەکەی دادگای فدرالی بڕیاریش دروستە. بۆ ئەوی هاوڵاتیان زەرەر نەکەن پێویستمان بەڕێکەوتن لەگەر بەغدا لەسەر ئەساسی هاوبەشی، لەسەر ئەساسی پاراستنی مافەکانی هەردوو لاماندا و مافی هاوڵاتیان پارێزرێ و بتوانێت ژیانێکی باش بۆ هاوڵاتیان دابین بکرێت. بەشێکی دیکە لە پەرلەمانتاران پێیان وایە بەهەدەردانی داهات و گەندەڵی هەیە بۆ ئەوەی هاوڵاتی زیاتر زیان نەکات پێویستە گفتوگۆ هەبێت. کاریگەری بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵیش دوای چەند ساڵێکی دیکە بەدەردەکەوێت. ئێوان بڕیارێکی سیاسیان، بەڵام دوای 10 ساڵی تر کەس بیری خەڵک بیرێچێتەوە ئە بڕیارەکە سیاسیە یا بڕیارەکە یاساییە، ئەوان جێبەجێیەکەن. بەداخەوە لە هەموو حاڵەتەکانە ئەو پرسیارانەی جەنابەت کە کرد و خەڵکیشێتی بەداخەوە لەم لە هەموو حاڵەتەکانە میلەت زەرەرەکە بۆ لەبەرەوەی تۆ ئەگەر موچەکەت بەدەستم حکومەتە بێەوە خواردۆتی، ئەگەر بچێتە دەستی بەغاوە ئایا چه زمانێکەیە وەکو خۆی بیە، ئایا بیرەنەوتەکانمان داگیرە کرێجارێ، ئایا بیرەنەوتەکانمان بە شەفافی بەڕێوە ئەچێ وەکو ئیستاکە بە شەفافی بەڕێوە ناچێ. بریارên دادgeha فیدرالی biryarên eklekerin ji bo her pirsekê lewra dibînîn giring e li pirsa melefê neftê jî hemahengî di navbera Herêma Kurdistanê û hikûmeta navendî de hebî ji bo yekî ev pirse bi navendgiriya her du leyana bihête rêvebirin û bişêtin ev pirosa firotan neftê bikevî xizmeta hawlatiyên Herêma Kurdistanê de. Çunkî her egerekadî rengê hawlatiyên Herêma Kurdistanê baca êkane di ev hawlatiye de. بە گوێرەی بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵی پێویستە نەوتی هەرێم بە هاوبەشی لە نێوان هەرێم و ناوەند بە ئاگاداری ئەوان بفرۆشرێت، بەڵام تاکو ئێستا حکوومەتی هەرێم ئینکاری دەکات لەوەی ئەو بڕیارە وەکو خۆی جێبەجێ بکات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێیام، هەولێر.